لكردستان آرام لهولێرا پایتەخت سپێدا هەوا باش بیتن لە هەر جایەکی بینەرو بیسەرێن مەنا ڕێزوسلااوێتمە قبول بکەن لە دەستپێکا ڕۆژەکانی جارەکادی پرۆگرامی بەیانی 24 هاتە خزمەتە هەوایەن هێژا و خۆشتبی هێویجارم هەوا ڕۆژەکە پڕی بەرەکەت هەبیت بە دەستپێکەکە گەلک ئینەرژی دەستپێکەن ئەمڕۆ دیگەل هەفکارت خۆمەتینی بە چەندین بڕگا و بابەتین جیاز بەهەوە ئامادەکردین ئەس دەخوازت لە هەوەتکەم هەتا جماهەیەکی هەن دیگەل مەدا ببینن التەوارەیەکێ ئەم دێ بۆ جارە یەکیە یەکەم فلیمە ئەنیمەیشنا کوردی بناوێ قەلەڕەش لە پێنجەمین فیستیڤاڵا بابل بۆ فلیمên ئەنیمەی نمایش دێتەکردن ئەم دێ تەوارێ خۆدایەکێ بەحسا هەندێکێک سپێتاتە باش بیت سپێتاتە باش بتین دەرم یا باش بی لە تەوارێ دوێ یە بەرنامەی بەیانی بچارەیە ئیرۆ ئەمێ بەحسێ چوانیا قەلەمکردنا دار و هەمدیسان گولانکەن و نەها وەرزێ چاندنا وانە بەشێک جوانە بجە بە ئەوەکێ تەندروست ئەم چاو بکارەبن وان قەلەم بکەن دیگەل میوانێکە تایبەت لە ستودیۆ هەلبەتە ژمارەیەکە بابەتین دیێن سەرنج ڕاکێش و باڵکێشمە هەنە دیگەل مەدە ببینە ئەمڕۆ ڕۆژی جیهانی نەخۆشی شێرپەنجەیە کەمنین ئەو کەسانەی لە هەرێمی کوردستانیش تووشی ئەم نەخۆشیە بوون حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی دابینکردنی بودجەی تایبەت بە چارەسەری توشبوانی شێرپەنجە لە هەر سێ پارێزگاکەی هەرێم مانگانە ئەو توشبوانە دەنێرێتە دەرەوە کە لە ناوخۆ چارەسەریان نییە نەخۆشیێکی قورس بەڵام ئومێدیان لەدەست نەداوە پیاوەکە خۆی بە قەرزاری هاوژینەکەی دەزانێت بۆیە چرکە بە چرکە چاودێری دەکات و لێ بێئاگا نابێت ئەوان زیاتر لە 15 ساڵە هاوسەرن خۆشەویستێکی گەورە باڵی بەسەر هەردووکیاندا کێشاوە ئێستا شێرپەنجەش نەیتوانیوە لە یەکدی دووریان خاتەوە وڵە 4 مانگە لێرم چارەسەرەکەیان زۆر باشە دکتۆرەکەش زۆر باشن کارمەندەکانی ئێرە هەمیان ڕێک پێکن وەڵڵا خوار ناگرن ئەلحەمدولێ ئەریوەڵە هەست بە باش من دەکەم ئەلحەمدولێ هەست دەکەم گرێکەم نەمایە پێیان دەرم با نەترسێن بیدایەت ئەمیش زۆر دەترسام دوایێتی هێدی بە پێی مانگەکان تێپەڕێت یانی ئێستا زۆر باشن بوران بەرزە ئینشاڵڵا پاڵپشتی کردنی پیاو بۆ ئافرەت زەڕورە چکە مرۆڤن هەردووک تاواکەری یەکترن لەوانەیە ساڵانێک پێش ئێستا کێشەیەکی نەبووە نەخۆشنەوە بۆ زۆری خزمەتی من کردیە ئێستا زەڕورە من قەردەکەی بدەمەوە ئێستا من خۆم وەکو پیاو بە هەموو هێزەوە لە پشتیمە تەنانەت ئامادەمە ڕۆحیشمی فیدا بکەم بۆ چاکبوونەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بە چەند ڕێگەیەک پێداویستەکانی توشبوانی شێرپەنجە و خەرجی چارەسەرکردنیان دابین دەکات ساڵانە و ڕاستەوخۆ لەلایەن سەرۆکی حکوومەتەوە 20 میلیارد دینار بۆ نەخۆشخانەکانی شێرپەنجە دابین دەکرێت دەستگا خێرخوازیەکان و ڕێکخراوەکانی تەندروستیش هاوکار پێویستیمان بە زیاترە بۆ سندوقی هاریکاری شێرپەنجە کە دامەزراوە هەڵدەستێ بە دەورێکی زۆر کاریگەر بۆ دابینکردنی تێچۆکانی شێرپەنجە جگە لەمە بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکی تایبەتی تەرخان کردووە ساڵانە بۆ هەر سێ پارێزگاکانی هەرێمی کوردستان کە لەلایەن بەڕێبەرای تەندروستیەکانەوە خرج دەکرێتن بەهاکەی نزیکەی 20 میلیارد دینارە یان زیاتر ساڵانە 40 میلیارد دینار لە سندوقی کۆمەکی شێرپەنجە بۆ دەرمان و چارەسەری پزیشکی و ناردنەدەرەوەی نەخۆشەکان بەکاردەهێنرێت. ئەگەرچی تێچووی چارەسەرکردنی نەخۆشی شێرپەنجە تێچوویەکی بەرزە، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی تایبەتمەندی ڕاستەوخۆ بۆ هەر سێ نەخۆشخانەی شێرپەنجە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان دابین کردووە مەجگەلەوەی لە ڕێگەی سندوقی کۆمەکی شێرپەنجەشەوە پێداویستیە پزیشکەکان و دەرمان بۆ نەخۆشان دابین دەکرێت. ڕەناس ساعلی کوردستان 24 هەولێر. بەڵێ دەرین ئەمێ چەند بەحسی بابەتێکی دم بکەن گەلێک جۆرە دەبێژن ئەو کەسێک و هەتا درەنگی شەوێنان بن خراپە بەجاز بێژمە بە هەواڵەکە خۆشە بۆوان ئەجا هێجەتە کادی دەبووان پەیدا نەمەێک دڵیوان تاغویتن وکە
بسپورك دي بيشتن ننفستنا اجا اندام خزانه هيا درنگ شوي مفاهك مازن هيا وخراب نين هندك جارا احمد شهري بسپور بياو اسلاماتيه لسعوديه اما جبويه كي كريا ننفستنا اجا اندام خزانه هيا درنگ شوي ددم كده كو همي اندام دنيا خزانه نوستي بن جبو عالی سلامتی خزانه گرنگه شهری دا خاص جی کریه کو خزان دل گران نبن و بنرینی جی نبینین اگر ایک جا اندام خزانه هیا درنگ شوی بمینه هشیار و ننویتن جبرکو وی رفتاری مفاکی ما زند بیتن بونمون اگر ایک جا عالی نرینی کو دشیتن شافدری همی اوان تشتام کتنین اگر هنه مدرسه لسر مالا وان دروز بکن و آگاه دار بیتن احمد شهری بس لوی کی جکریه جنگها ماله دروجان ایرو دا مدرسه کا مزن ها جبرکو آمیرین کاربه و غازی تدا هنه و بتری اوان بردوام لسر کار کنه دیگل آمیرین گرم کنه کناینا و مراندن للشوی جبر که اگر یک جوان آمیران روبروی آریشکا جنشکی و ببیتن وی دمی او کسی کو ننویسی و آگاه جهی دشیتن اندام دین خزانه آگاه دار بکتن جوی مدرسیه بجا متین هروکی ما گوتی بله اوه هجتك خوش ابو اوین مثلا تایبت او گنجت ها تحسنا کم بن اب خصوصا خوشیت هی طبعا بس او عالی باش جهی راستی اگر بونم نه کسی نبینی شبیه خود نکرد تشتک آگره که راستا خزانه آگاه دار بکتن باشه خوش جهی بجنام متحجتك ابوانا برو بيبد بين والله يقوت باشيك لاندام خزانه هشيار بيتو زود نفا والله برنامه از اون ده بو یازده يعني تو او حرس مالني نه حرس مالنی درسته ام دي بحثا دي كشو هوايكي صاردا لسرحدا باكورا كردستاني پیش بركيكا هسپانو و شاهي دنافبرا واندا بريبچو اف پیش بركيه سالانه دوان دمادا لارزومي تيتا انجامنا نوينري فدراسونا ورزشوانا كابنار نوي دوريجي دبيجه اوه دوي زندي كرنا نرينين خوا بردوام بنوان دويت نريتين وان بردوامو بزندي بهيلن نریتک سدان سالان یا کردن هرما سرحده لناوراست زوستان لارزورم برایو دچه سدان ولاتی دکش و هوایی که 5 بلا جر صفره ده با آرمانجا تماشا کرنا پیشبازی هسپان و شاهی دناوا برفه ده کامبونه 12 هسپین کردی که بو و پیشبرکی و مرجن زوستان هاتنا آماده کرن یک بی یک لمیدان رزخا گرتن ji 12 kulübün ورزشa hespan yên Erzurumê û Federasyona Werzişên Kevnar beşdarî hene. Bi destpêkirina piştbirkê re hesp tevî siwariyên xwe ji bo pileya yekem bi dest bixin hemû hêza xwe bikartînin. Meydana piştbirkê 800 metre dirêj e û hesp û siwarî bo bi destxistina pileyê kedeke mezindan. Digel astengî û rûdanan bi serkeftî derbas bû. geleneksel hale gelir. Zaten bu Pêşbaziyên herêmî hê berêj ber petaya korona û erdhejên şeşê Sibatê nehatin kirin. Hesib di kultûra me de xwedî cihe girîng e. Hê berê ev piştbirk her tim hebû. Pişt re hatibû ji bîrkirin. Em di pêşbirk û zindîkirina nerîtên xwe de berdewam dibin. her tarafında var yani. Piştî pêşbaziya 800 metreyan Enes Murat Aksakal bi hespê xwe şanslê ji kulûba Şengel bû yekemîn. Serkeftî bi dahûl û zirna hatin pêşwazî kirin û xelatên wan hatin daveşkirin. Welatiyên li meydanê kom bûne li gel hespên serkeftî û bedew wêne girtin û beşdarê keşûhewaya Şahiyê bûn. Ev kevneşopiya sedan salan ba armanca pîvandina zindîbûn û amadebûna hespane ji bo hemû mercên berf û baranê ye. Demên berê diyar nedibû kengê û ji ku derê dijminek êriş bike. Ji ber vê pêwîst bû bo hemû egeran آمادەکاری هەبێ. بله درین امی چنه سر توري خوا بله. ایرو جبو جراکی فیلمکی انیمیشنی کردی بناوی قلعرش لپنجمین فستیوالا بابل جبو فیلمیت انیمی دیت انیمایش کرن اواجه آماجه پیدانه در هنری وی فیلمی کولات عبدالمحمد ایکج موشن گرافیک دیزاینرین هرین خودانشیانن دزگاه کردستان 24 اولویر نهال استودیو میوانه مه كقولوا تقلب خيراتي قالك سواس ما زور بخير تعبروا بيت. قالك سبورت كده عزيزي سواس بجا ديرين از قالك جورج ما ولاد خارج جبركو خارزه ما هركي انا قالك بخيراتي ممنون سواس كاكي والله ما بحسي فيلم يعني فيلم انيميشن خو بك بس تشدي كاتن نافارو كوي بس تشدي كاتن فيلم ما بنوفي قلرش كنت فيلم كي انيميشن باص لتشيروكا جدابونا ساك وخدانه خو كبچيكه لشهر موصل وقت هاتنا داعش بونا وشهر موصل وقرتنا شهر موصل لان داعش و
پشتینگی لێک داد بڕێن و پشتینگی نەخۆشە ینی نەخۆشێک دەبوو ئەوان چێ بیت دە لێک دا بڕێن بۆ هاتایی بەێ کاکوڵات چۆ بیرۆکەی بەرەمهێنانی ئەو فیلمەت بۆ هات بیرۆکەی دروستکردنی ئەو کورتە فیلمە لە بوونی فەراغی فیلمی ئەنیمێشنی کوردی بوو بەڕاستی ینی وجودمان کەم بوو لەو مەجالی ئەنیمێشنی کوردی کەم بوو بە دەست و پەنجەی کوردی پێشتری شەکان کرا بوو ئیشی جوانیش کرا بوو بەس ویستمان شتەکە بە کوردێتی بی بە پێشمەرگە وجودی پێشمەرگە و وجودی شەڕی داعش وها یعنی واقعی عێراق و کوردستانی خۆمانی تێدا بی باش كيك ولد نوفي بوم جي سرنج براسي قلراش بوش نوفي قلراش قلراش متين برا طبخوز زان قلراش يعني سمبول نهامتي ونخوشي وبلا وتشتويا راستي هاتنا داعشش بعراقي بلا كينا البهندي فكر مالو هندي كده وكو قلراش بكين الرمز وكرتا فيلمي تشكو راستيش هاتنا داعش بلا وبعراقي هذا بيت سبب بله تمام کاکوڵات کاتەکەی چەند خەریکی بووی چۆن بوو ئەستەم نەبوو سەرەتای دەست پێکردنی والله وەکو ئەستەم بوو بەس بە وجودی برادران یعنی کوردستان 24 برادران هەندێکی باش بوون یعنی توانیان هانمان بدەن بۆ بەردەوام بوون لە کارەکە چەند خەریکی بوویت تقریبا 3 بۆ 4 مانگ پێچوو بەس 5 دقه کورتە فیلمی ئەنیمێشن بەڕاستی کارێکی ئاسان نییە چونکە هەم وجودی دەوێ هەم ئیشی دەوێ هەم 5 دقه بەکەم بە کامری باڵێ باشە لەسەر چه ئەساسێک لەسەر چه بنەماکی فیلمێتاتە بوونمونە هەڵبژارتنەوەکو بەشداریوی فستیڤاڵی تا بکاتن ما چه فیلمی دیکە نەبوون ژبلیێتە بوونمونەی کوردی ئەساسی کورتە فیلمە مەتین یعنی تشتێک نییە کو توبێژی ستانداردێکی دیاریکردی بێ ئەمە ئەوان هەندێک ستانداردێت خۆیت هەیەک و لە ڕووی تەکنیکی یعنی پێشکەوتوو بیت ئەو تەکنیکە تەفکارینە لە ڕووی سیناریۆیەکە کامل بی لە ڕووی وێنەگرتنێ یعنی هەندێک تشت هەنە تایبەتن بۆم پسپۆریەوانە ئەمە یادی ئەوە فیلمێ مەل سەر هاتیە دەست نیشانکردن چیرۆکاوەیە چکو بڕاستی چیرۆکەکە سەرنجڕاکێشە و چیرۆکێکە پڕ پیستێ حاڵی حاضری عێراقیە يعني لجنەیەکی تەقیما ئەو فیلمێتە کردیان بەێ لیژنێکە پرۆفشناڵن لە مەجای شۆڵە خۆ بەێ عفو دێنین بەس هەنی تا گەژەی چەند فیلم دوێ فستیڤالدا بەشداریت فیلمێت ئەنیمێشن فیلمێت نێودەوڵەتی چل بەرەو سەرێنە ئەمەوەت عێراقی 11 فیلمن 11 فیلمێت کورتە فیلمێت ئەنیمێشنن کاکوڵات جێگای دەستخۆشیە کە دەبینین گەنجانمان لەو فستیڤالانە بەشدار دەبن تۆ لە پرۆژەدا بەشداری هیچ فستیڤالێکی تر بکە یان بەشدار بووی پێشتر بەشدار بووینە 4 فستیڤالی نێودەوڵەتی و فستیڤالی نێودەوڵەتی کەرکووکیش بە هەمان شێوەیەویش ناوخۆی بوو لە یەک لە فستیڤالە نێودەوڵەتیەکان توانیم بگەمە پلەی فاینال کە دەکاتە پلەی یەکەم خەڵاتی ئەگەپ ئاواردس لە بۆ فیلمەکەی بردمانەوە بەس زۆربەی ئەو فستیڤالانەی کە بەشداریمان کردە بەڕاستی ئۆنلاین بوون یعنی لەبەر ئەو کارێک نەمانتوانیە بچین بۆ شوێنە بەس باش بوو الحەمدولله یعنی نەتیجەکەی باش بوو ئینشەڵا بەردەوام بین و بە هیواکاری باش باشە کاک وەڵە ji بوو دەرهێن بەرهەمینانەوەی فیلمەی دەچێ مەفاژ ژیرە دەستکردنەکری ئایتە مەفاژێ نەوەرگرتیان وەکو ژیری دەستکرد نەوەکو ژیری دەستکرد مەبکار نەینە ڕاست چکو ژیری دەستکرد بێژی نەبێژی تشتەکەی مەحدودە هەتانەها نەشا یعنی جێ ئەنەلۆگ و دەست و تشتێت وە تەڤەگریت لە داهاتوو ئینشەڵا هەندێک تشتێت هەیە ڕاستی هەندێک تشتێ زۆر باشێت هاتیە پێش لە ژیری دەست کرد بەس بوو وەختەی تقریبا چکو نزیکی ساڵە کونی بە ساڵێکی ئەم شۆڵ سەکرد ئەو تشتە ڕاستی مەبکار نەینە ئەمە دەست سوادە لێ نەکرد باشە کاکوڵات ئەی زیاتر چ بەرنامەیەکت بەکارهێنامە وەکو بەرنامە یەک بەرنامە نییە زنجیرە بەرنامەکەن ڕاستی بەس بەرنامەی سەرەکی بۆ ڕێندەری مەبکارینای ئەنڕیال ئینجنە سینەما فۆردیە مارڤیلۆس دیزاینەرەکە بۆ دیزاینە جلوبەرگا بکارتێت و بۆ مۆنتاژی ئەدۆ پریمەرە یعنی کۆمەڵە بەرنامەکەن زنجیرەنە خڕۆ پەیوەستم پێکەوە ینی تو نەشی یەک بەرنامە محەدە دوێ شۆڵە پێ بکەیت باش چ فیلمێ دیکەتێت ئەنیمێشن هەنا ژبلی بێ ناوڵاوە یەکەم ئەزمون بوو یەکەم جار بوو ئینشەڵا دێ بەردەوام بین پیا کارێت باشتر ئینشەڵا کاکوڵات و یەکێکی لە ئەندامن خێزانەی کەناڵی کوردستان 24 تا چەند کەناڵی کوردستان 24 پشتگیری تویان کردووە بۆ ئەم کارەت کوردستان 24 لە لەحزە یەکەمەوە بەڕاستی هاوکارم بوون یعنی جیالەوەی کە فری لەوەی کە بتوانی توانەکانی خۆت بەرەو پێش ببەی بەڕاستی پشتگیریشت دەکەن ینی لە مجامەلە دەربچی بەڵام هەموو
کارمەندەکان و بەرپرسەکانیشەوە بەڕاستی یارمەتی دەربوون دەستکراوەیان کردین و لە هەموو ڕوانگەیەک شەوە یارمەتیاندا لە بۆ بابەتە جار هەمیشە دەنگ و ڕەنگی گەنجانی گەیاندووە دەرگایەک بۆ بۆی کە گەنجان بیانەوێت چەند توانەکانی خۆیان بسەلمێنن بە دڵنیاییەوە بەشەکەکی وڵات شخصێن تایبەت هەنە گەلک هەفکاریات تەکردبیتن تو تدبێتن نەهال وێرێ سپاسیا وامکەی شخص تایبەت بەلێ جەماعەتت مێت گرافیکی ڕاستی کاوا سلێمان پێک بەمە سیناریۆیەکی ئەنویسی وەکو دیش برادرێت گرافیکێ بەعام کاک لەوەند و کاک سامان و کاک هەژار و ڕاستی یارمەتی دەربوون ینی چوەکو ڕاوێش چوەکو شۆڵ چوەکو پرس بەلێ یارمەتی دەری سەرەکی بوون بێ شۆڵ کاکوڵات ئەو فیلمەکەی تر کە دەتەوێت ئیشی لەسەر بکەی لە پرۆژەتدا کاتەکەی زیاتر بکەی وەکو کات ناوەڵە بەس دەمەوێت سیناریۆەکە بەقوتر چکە وەکو کات بەڕاستی کورتە فیلم پەیوەست نییە بکاتەوە کورتە فیلم لە کەمترین ماوە دەبی زۆرترین مانای بینەر و بەخشی بەڕاستی وەکو کات دەور نبینی چکە هەم کاتەکەشی درێژتر بی ئیشەکەت قورسترە چکە لەبەرەوەی کە تو ئیش لەسەر گرافیک دەکەی بۆ نمونە بەڕاستی زەحمەتی دەوێت بەڕاستی کاتی دەوێت بەڕاستی کۆمپیوتەری چاکی دەوێت یعنی ئەو جارە بیکەمەوە تەرکیزم لەسەرەوەی بەڕاستی کورتتر و ماناکەی و سیناریۆ ڕوو سیناریۆەکە باشتر ئینشاءڵڵا بەس نابوونم لەم ئەوەیەکی گشتی سینەما کوردی بە گەلک بەرەفێش چوە لێمە فیلمێن ئەنیمێشنێت تەمدرێژمانینە ژبلی بوونم تو بخوات بێژی مەرجێنێک جوان بەشداریکردنا فستیڤالەدا و مدەیوانەی کورد بیتنمانە ئیکەمیتن مەرج وەکو مەرج بەس تازە فیلمێت ئەو فستیڤالە بابل کورتە فیلمە یعنی نابل دەدا قازیدەتر بیت دەدا قازیدەتر یعنی وتەوەکو پلانی کویەکی درێژ ماوە درێژ چێ بکەی خود براوە شۆڵە تیمە یعنی ئەگە درێژ بیت شۆڵە تیمێکیەک و بۆ نمونە مدەکی باش خەریک بی شۆڵەکە باش لەسەر بکەی چکو ڕاستی هەم قودرەتان نەفەرێکی دانینە ئەما دێشین بۆ نمونە وەکو تیم بەلێ دێشین وەکی فیلمت ئەنیمێشنێت بیانی ساعت و نیف 2 ساعت 3 ساعت دێشێ بە شۆڵێ بکەی بەس اینجا شۆڵ دوێت کاکوڵات باوترین یان بڵێم کارگەرترین ئەو ئاستەنگانەی کە هات ناڕێت لە دروستکردنی ئەو ئەنیمەیشنە کامە بوو ئاستەنگەکان زۆرن زۆر شتیش هەبوو پێمان پەڕاند چکە پێمان چارەسەر نەکرا بەڕاستی بەس ئاێک لە گەورەترین ئاستەنگەکان بەڕاستی لە ڕووی باسمان کرد لە ڕووی ئەنیمەیشن و لە ڕووی ئەوانەوە بەڕاستی هەندێک ئەدەوات و ئەجهیزە هەبوون یعنی دەست پێگەیشتنی مە زەحمەت بوو ئاسان نەبوو لە بۆ یەک لەو بەرنامانەش کە ئێستا بەکارمینە ئەنڕیال ئینجن نوێترین بەرنامەیە کە لە بواری سینەما و لە بواری ئەنیمێشن بەکاردێ بەڕاستی هەندێک شت هەیە کە دەبێت دەستت پێ بگە لە زۆر لە فیلم و شتانێکە لە هۆلیوود و لەو شوێنانە دروست دەکرێت ئەو زۆرە بەرنامانە بەکاردێنن بەڵام بە تەکنیک و بە پێداویستەکانی خۆی کە لێرە دەست پێ ڕاگەیشتنی زەحمەتە یعنی بە هەر جۆرێک بێت تێمان پەڕاند بەس گیر و گرفتی زۆر بەڕاستی ینی ناکرێت باش کەکی وڵات ئەف فستیڤالەژ 25 بێمەدە دەست پێکردوانە چەند ڕۆژە دێ پێچیتن و چاو دێتە تەقیمکردن خۆی فستیڤال دو ڕۆژە پشتی دو ڕۆژە ئەخیری ڕۆژایەکی و ڕۆژە دوێ تەقیماوێ دێ ئاشکرا ینی ڕۆژایەکی و دوێ هەردووکە هەنمایشە ئەمە ڕۆژە دوێ فاینەڵاوێ نەتیجە دەچن بجام پێک بە دێرین ئەفۆ دێ پێک بە ساکەینە پارچە ڤیدیۆەکە هاتی ئامادەکردن فستیڤاڵیدا هێتە نمایشکرد
کاکوڵات دووەکی گەنجێک ینی چ پەیامێکت بۆ گەنجان هەیە کە لە بواری سینەمایە لە بواری ئەنیمەیشنە توانایان هەیە چیان پێڵێ چۆن پیانەڵێ من بە چەند سەختیا تێپەڕیم تا توانیم ئەمە بگەینمە ئاستێکی بەرز ڕاستی هەر گەنجێک هەر کەسێک بیاوێ ئیشە بکە زەحمەت نییە دەشکرێ ئەو ئیشەش ئێستا زۆر ئاسانتر بوو وەک لە پێشتر چونکە پێشتر دەستگەیشتن بەو جۆرە کارانە بەڕاستی وەک خەیاڵەوە بوو لە بۆمای گەنجی کورد بەس ئێستا ئەگە کۆمپیوتەرێکی باش هەبێ و لە ماڵی حەز و خۆلیات هەبێ دەتوانی بیکەی بەس ئەوەیە کە وجودی دەوێ زەحمەتێکی زۆری دەوێت شەو نخۆنی لەوانەیە بێ کۆمەڵە بەرنمەیەک و زانینیت کۆمەڵە بەرنمەیەک بەڕاستی لە بولوانەیە بۆ تاکە کەسێک زەحمەت بێ بەڵام ئەگەر بتوانن بە تیم ئیش بکەن و هەریەکە لە بوارێک بۆ نمونە باش بێ ڕاستیکردنی ئاسانتە زەحمەتێکی لە بۆ من ئەوە بوو کە زۆربەی شتەکان بەڕاستی بە خۆم کردم ینی جیالەوەی کە هاوڕێیان یارمەتی دەرم بوون بەس زۆربەی سەختێکە لە بووم ینی لە بووم ئەوەیە زەحمەتێکی بەس بەر هەمووان دەڵێم ئەوەی حەزی لێ با دەست پێ بکە و با ئیشەکەش بکە ینی ئێستا الحەمدولله لە یوتیوب لە ئینتەرنێت کۆرس و شت زۆرە با دەست پێ بکە نەتیجەی دەبی بە تاکید وجام ئیشڵە بۆی هیویەک و فیلمێتە ببیتە یەکەم لە فستیڤاڵە بابل ئیشڵەوەی ڕۆژەبینی و جارێکاتن پێک بە بەحەز بکەن لەستوێنە وڵات عەبدال دەرهێنەرێ فیلمی ئەنیمەیشنی قەلارەش سوودی مێبوانێ بەم گەلێک سپاس دوای سەرکەوتنی زیاترت بۆ خوازیم زۆر بەخێر بێت عزیز شارۆخ هونەرمەندێ دیارێ ڕۆژهەڵاتێ کوردستانê ژیوی بووە 87 ساڵ و ئەوە دووەم جارە سەردانە هەرێما کوردستانی و هەولێرە پایتەخت دەکەتن وەکو ئەو بەحەز جێتکەتن هەرچەندە یە پیر بووی تەمەنێویە زۆر بۆی لێ هەیەنەها دەنگیوینە هاتێگۆڕین و هەروەکی خوامایە وێجا لە وەزارەتە ڕۆشنبیریە حکوومەتە هەرێما کوردستانê چاپکەگوڵ و ڕێزینان هاتە پێشێشکردن ji bo هونەرمەندێ ڕۆژهەڵاتی کوردستانê عزیز شارۆخ ku ji bo wê xizmeta buwarê hunerê Kurdî kirî û hem dîsan mûzîka Kurdî û biryare êvariya roja çarşemê konsertekê li bajarê Hewlêrê ji bo hewadarên xwe saz biketin ew dilxweş e ku ji mareka gencan guranî ya xwe stranê wî dibêjin ve dibêjin ew wet ketin ku stranê min bi zindî bimînin vêca derîn tiştê here balkêş sebaret bi hunermend Ezîz Şarix ew e ku babê wî çi cara hesnet kir strana bêjtin û bîte stran bêj lê piştî ku babê wî dimrîtin ew biryarê detin ku bibîte stran bêj vêca çend salan jî ji ber ku piştevaniya şoreşên Kurdî û taybet şoreşa îlûnê kiriye çendî sala hatiye zîndanî kirin û hêna jî zêdetir ji 40 kasêt û 400 stranan hene stranên wî bara pitir xemgînin çûkî weke ew dibêje jiyana wî gelek nexweşî derbas kirîne gelek nexweşî dîdîne belê ji ber hindê jî bara pitir ya stranên wî taybetin bi behsê hem dûza Kurdat ke hem eşqwe bînî ve hem dîsan babetên din vêca derîn tiştekî dike ji heye divê dibête gotin êk ji wan kesên ku belê êk ji wan tiştên dike ku nava bûnmine li Herêma Kurdistanê gelek belavî dibêjin ku hinek stranên wî bûnmine kîjuleyê çawreş ya Ezîz Şarûx e lê di esel da ya wîn ya dibêjiniya hunermendekî diye min werîte hem dîsan çend stranên dike jî hene em pêk ve vêca hevkara me Hêrû Mewlûdî ye hev dîtine gelkî em pêk ve bibînin لەسەری ڕەشتا دیارەکە خەڵکی کوردستانی ڕەبی بەخێر بێی بۆ شارەکەی خۆتا بەخێر بێ سەرچاوە دەنگم هیچ کەمی نەکردووە نسبەت بە جەوانی چۆن بە جەوانی توانیومە بیڵم ئەلان شەتە توانم ئاوە بیڵم دەبە بڵیندی وە نەبی گۆرانەکە چیژۆڵی چاوڕەش و جوان چیژۆڵی چاوڕەش و جوان گۆرانی من نیە هونەرمەندێکی مەحبوب و گەورەیە بە نێوی دارا مەحموود بۆی هێنامە دوکانێ وتی پێم خۆشە لە باتی من بیڵێ وتم باشە چی بە هەوادارەکانت دەڵێ کەسانی کە جێگیری دەنگی تۆن دەنگ تویان زۆر پێخۆشە بە تایبەتی هەموو دەڵام گۆرانیانە بە تایبەتی زەمانە پیری کردم ئاواری ئەوە زەمانە پیری کردمەوە جاوە شتێکی بسەلەمە هەموو کەس پیر دەکا کەس ئەوان نامێنێ ئەچکەم قسەشم بۆ ئەو کەسانەی کە ئەلاقیان
بمن یا بەدەنگم بێ ئومیدەوارم ڕۆژ لەمە ڕاز نەبن. هونەرمەندە نوێیەکان هەن بە تایبەتی گۆرانەکانی وەکو ئێوە دەڵێن تەقلیدی ئێوەکەنەوە ئەوی چاتری بڵێ پتری تەشویق دەکەم، ئەوی چاتری بڵێ باشتر پێم خۆشە لە منی چاتر بڵێن. پێت خۆشە گۆرانەکان بڵێن دەبێت گۆرانی دەبێت بکوترێتەوە. ئەمن باداستانێک کرد بۆ بژێرمەوە یادوارەی مامۆستا دیلانی بوو، ئەوە حتمەن ئەو مەسەلەی بژێرنەوە. کوڕێکی جوان گۆرانێکی مامۆستا دیلانی دەکوتەوە، دوایش کابرایەک لەوێ بوو گوایە ئەو کابرایە وێڵۆنی بۆ دیلانی لێدا بوو. کابرا هاتە چۆ سەر سەحنەی دەمزانی منزوری منە، چۆن من مەقامەکانی دیلانم کوتوەتەوە مامۆستا دیلانی. کوتی ئەمن موافق نیم کە کەسێک گۆرانی کەسێکی دیکە بڵێتەوە، ئەمن مخالفی ئەو مەسەلەم زانیم دەگەڵ منێتی. دوای چوومە سەر سەحنەی کوتم ئەو ئاغایە ئیشتبا دەکا، ئەگەر شت تیکرار نەکرێتەوە لەبیر دەچێتەوە. بەڵێ هاوڵاتیانی عێراق ڕۆژانە 3 ملیارد دینار و مانگانەش نزیکەی 9 ملیارد دینار لە کڕینی بەرهەمەکانی تووتن خەرج دەکەن. وەزارەتی تەندروستی عێراق لە ڕۆژی نیشتیمانی قەدەغەکردنی جگارە کێشاندا لە ڕاگەاندراوێکدا ئاماژەی بۆی کرد هاوڵاتیانی عێراق ڕۆژانە 3 ملیارد دینار بۆ کڕینی جگارە، نێرگلە، ڤەیپ و بەرهەمەکانی دیکەی تووتن خەرج دەکەن. بە گوێرەی ڕاگەاندراوەکەی وەزارەتی تەندروستی ساڵانە زیاتر لە 8 ملیۆن کەس بەهۆی جگارە کێشانەوە دەمرن لە کۆی 200 ملیۆن ئافرەتی جگارەکێش لە سەرانسەری جیهاندا 1,500,000 ئافرەتی جگارەکێش کە زۆرینەیان خەڵکی وڵاتە هەژارەکانن دەمرن. ئاشکراشی کرد ئەو ئافرەتانەی جگارە دەکێشن بەراورد بەو ئافرەتانەی جگارە ناکێشن تووشی چەندان جۆری شێرپەنجە و ژمارەیەک نەخۆشی دیکەی درێژخایەن دەبن. لە سوورانێ پێشانگەهاکە تایبەت بە پەرتوکان هاتیە vekirин û qutabî û nivîser ew pêşangeha qerebalix kirî ji ber ku rojane ji mareka zor wan serdana dikin û dîv kitêbên dilxwazên xwe da digerin. Kitêbên li wê pêşange de nîmaişkirin navnîşanên ciyawaz hene û ew pêşange ji bo mawê sê rojan dê berdewam bîtin. بۆتە دەرفەتێک بۆ خوێنەر و نووسەر و قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان. ناونیشان و بواری جیاواز نمایش کراون. هەر کەسێک بە دوای ناونیشان و پەرتووکی دڵخوازی خۆی دادەگەڕێت. ئەوەی هەمووانی کۆ کردوتەوە پەرتووکە. ناوەڕۆکی بابەتەکان بەگشتی دەگرێتەوە. بابەتی ئاینی تێدایە، کوردناسی تێدایە، کۆمەڵایی تێدایە، یاسایی تێدایە، چیرۆک و ڕۆمانی تێدایە، زمانەوانەکانی تێدایە، بەگشتی هەموو بابەتەکان لە خۆی دەگرێت. کتاب کۆمەڵگەمان دەگۆڕێ، پێویستە هەموو گەنجان سەرەتای گەنجایەتیان بە خوێندنەوە دەست پێ بکەن. بۆ هێندێکیان پەرتووک پێویستیە، ژمارەیەکیشیان خولیای خوێندنەوەن. دەرفەتێکی یەکسانە و بۆ هەمووان ڕەخساوە. بە کەلتورکردنەوەی خوێندنەوەی بەڕاستی لە سەردەمی ئێستادا خوێندنەوە لە ئاستەکی زۆر خراپدایە. خەڵک لەبەر زۆربوونی سۆشیال میدیا و دوورکەوتنەوە لە بابەتی خوێندنەوە ئەو پەرتوکانی کە زیاترە من متابعیان دەکەم لایەنی ئاینیە کۆمەڵایەتیە و هەندێک جار سیاسی و زیاتریش قانونی و ئەکادیمی بە تایبەتی کە پسپۆڕیەکەم قانونیە زیاتر حەزم لە کتێبە قانونیەکانە بەڵام لەگەڵ ئەوەشدا چاودێری ڕۆمانەکانیش ئەەکەم. ئەم پیشانگایە لە پەیمانگەی زاگرۆس کراوەتەوە و 2000 پەرتووک بە 500 ناونیشانی جیاوازەوە نمایش کراون. لە ڕۆژی یەکەمیدا خواستێکی زۆر لەسەر پەرتووکەکان هەبوو. پیشانگاکە وەک دەرفەتێک بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت. تەیفور محەممەد کوردستان 24 ڕواندز.
بله دوی شف 67مین رسمی خلاصین گرامی جو سال 2025 جبر ریوچو لی وک هر جار همیشه او کسین نافدار یین کو بجداری دوی بونه داکری به استایل خواهین سرنج راکش دویا سرنج میدیایان هم دیسام کارینرین تورنج واکش بخوا راب کشن اوه هندی بینن جیت اسمیث راپره کوری اکتر راپره مناودنگی امریکی ویل سمیث کو حس کردیا بی آوای در بکه و سرنجا میدیان هم دیسام کارینرین تورنج واکی بخوا راکشه هم دیسان هندك اكترين دنجي دنافاوي ريو رسمي دا هنجلو بركين سيرو سمرا لبركينا جبر هندك يجي جالي بوليسام تايبات هاتنا دور خوستن جوي ريو رسمي اوان دبيا ب وان رزم جو بركان سرنجا ميدام خوراكيشن لي بوليسان ايشن دور رسمي دا بجدار البته جاما شبيتان يشكو هندك كزون جوان جهرناد بونا بانكيش كرين جي جبوي ريو رسما خلاصين جراميين كو شبابوري بريفاتشون ئەوەی لەوە سەیر و سەمەرتر ستایلەکەی هاوسەرەکەی کانی وێستی ڕاپەر بوو. بیانیکا کێلۆسری نیەتی هەبوو شۆکێنەرتنین هاتە ژوورەوە سەرفەرشی سوور تۆمار بکات و کردی بەڵام بووە هۆکاری چییە؟ بووە هۆکاری ئەوەی تەمەنی هەردووکیان لە 67مین ڕێوڕسمی خەڵاتەکانی گرامی کەم بکاتەوە هەروەکو دەبینن بریانکە سەرەتا بە چاکەتێکی ڕەش دەردەکەوێت کەچی لە پڕە دای دەکەنێتن و بێجل و بەرگ بەڕووتی دەمێنێتەوە. جا پۆلیسەکان لەبەر ئەم ڕەفتارەی ڕێگان نادەن زیاتر بمێنێتەوە و دیان کاتە دەرەوە. بینی خۆمان بێتن هەندێک موقیش بڵاو بۆتەوە دەڵێن هەر بانگێشت نەکرابوون بۆ ئەو ڕێوڕسمە بەڵام ئیتر ڕۆیشت بوون بۆ خۆیان جا بە هەر شێوەیە خۆیان بەو ڕێژڕسمەدا کرد بوو ڕۆیشت بوون ئەو دیمەنەیە کە ئێستا باسمان کرد سیرکەن یەکەم جار چاکەتێکی ڕەشی لە بەردایە خۆیان سوڕێنێتن ئەنەما وێنەی ئەگرن دواتر لە ناکاو چاکەتەکە دائەکەنێتن. بله کەس ژمانینە نەهاد ناو باخچێن ماڵان خوادا داریان گول نەچاند بن وم خۆش زان یعنی هەر وەرزێک تایبەتە بە ژمارەیەکە گول و داران کو بێتن باوایەکی چارەزای یعنی بێنە چاندن و بێنە قەلامکردن هەم دیسان کەزاخەکردن بجا سەبارەت بەوی بابەتی مە لە ستودیۆ میوانداریە حەموود سالار ئەندازیار هەم دیسان خودیە کۆمپانیاکین کۆڤدەگاردن کریە ji بۆ گەنگەشەکە لەسەر وێباتی کە هەموو گەلێک بخێراتی زۆر پێ خۆشحاڵم کە تو ناوەستوی میوانێمەی دەستپێکی جوێکی دەست پێ بکەن نەها وەرزێت چاندنە چ جۆرە دار و گولەکیە کەم ناوە بەخشین خۆدا بچینن سەرەتا سڵاو لە ئێوە لە بینەرانی کەی 24 بە نسبەتی چاندنی جۆری گوڵەکان ئێمە دەبێت تەمەشای شوێنی جوگرافیایی شوێنەکە بکەین موقعی شوێنەکە ئایا ئەوە شاخاویە نزیکی جادەی ڕئیسیە یان ئەو شوێنە ڕووی لە سێبەرە ڕووی لە هەتاوە و هەروەها کەش و هەوای ئەو شوێنە زۆر گرنگی و کاریگەری هەیە لەسەر هەڵبژاردننی جۆری گوڵ و دارەکان. بۆ نمونە ئێمە شوێنی گەرممان هەیە ناوچە گەرمیانەکان پێیان دەڵێن ئەو بەشانی لای کەلار و کفری و خانەقین و کەرکک ئەو شوێنیان پلی گەرمان لە 45 هەتا 50 دەرەجە دەبێتن دەبێت ڕەچاوی ئەوە بکەین چ جۆرە گوڵ و دارێک بۆ ئەو شوێنانەیە گونجاوە لەبەرەوەی هەتا نزبەی نەجاحەتی چاندنە سەرکەوتو بێ بە هەماشەوە بە عەکسەوە لەو شوێنانێکە شوێنی شاخاوین و ساردن بەفر و بارانی زۆرە دەبێت ڕەچاوی ئەو حاڵەتە بکەین کە چ دار و نەمامێک بۆ ئەو شوێنانە گونجاوە و دەتوانین هەڵی بژێن بۆیە شوێنی جوگرافیاوی و موقعی شوێنەکە و کەش و هەوای ناوچەکە زۆر کاریگەری دەبێتن لەسەر جۆری ڕووەکەکە و هەڵبژاردننی ڕۆکەکان. کاک حەموود پێشوەی پرسیارەکەم بکەم زۆر سپاس دەکەم بۆ ئەم گوڵە جوانانە ئەم ستۆدیێت ئەو هەڕازاندێتەوە بەڕاستی ها بەدەست و دەستێکی پڕەوە هاتووی درێغیت نەکردووە هەر هەبی تۆ باسی هەندێک ڕێگات کرد بۆ ئەوەی چۆن دار و گوڵەکان بچێنین باشە ئەمانە کە ئەچێنرێت خاکەکەی تەسیری هەیە کاریگەری هەیە لە گوڵێکەوە لە دارێکەوە بۆ دارێکی تر یان پێویستە بە پیت بێتن بەڵێ ئەکەیت یەکێک لە گرنگترین
هۆکارەکان کە دەبێتە سەرکەوتنی چاندنی دارەکە خۆڵەکەیەتی و شێوازی چاندنەکەی ئەو خۆڵەتەوە دەبێ بزانی ئایا بۆ ئەو دارە گونجاوە بۆ ئەو نەمامە گونجاوە اینجا تۆ دەست پێ بکەی بە چاندن دەبێت بزانی ئایا ئەو ڕووەکە ئەو گوڵە هی ژوورەوەیە هی دەرەوەیە بەپێی ئەو شوێنە تۆ دەبێت خۆڵەکەت بۆی هەڵبژێری بۆ نمونە ئەو داروگوڵانەی کە هی ژوورەوەن تۆ دەبێت خۆڵێکی سوک کە پیتمۆس و پێرلایت و بەردیلیکایە بەکاربێنی بۆ دەرەوە تۆ دەبێت خۆڵە سۆر و تێکەڵاوی پیتمۆز بەکاربێنی هەتا نزبەی سەرکەوتنەکانی لە چاندنەکان سەرکەوتوتر بێتن باش هەندێک جاران هەندێک کەس خۆڵی ینی ئاخێش جاکردن دێنن ji بۆ جاکردن تاوکو دار و تشا پێچین ئەوە دێ سەرکەفتی بیتن تۆ دەبێت یەکەم شت فەحسی خۆڵەکە بکەیت ئایا بزانی ئەو خۆڵە بۆ ئەو ناوچە بۆ ئەو شوێنە کە تۆ ئەتەوێ بەکاری بێنی گونجاوە یا گونجاونیە لە ڕێگەی مختبەرەوە تۆ ئەتوانی ئەو فەحسانە بکەیت پیئچەکە خۆڵەکە ساندە سێل دەکلێ ئایا بۆ ئەو شوێنە گونجاوە یاخود گونجاونیە لە ڕێگەی مختبەرە تۆ ئەتوانی ئەو قەرارە بدەیت کە ئەو خۆڵە دروستە یان خودنا کاک حەموود زۆر جار ئێمە ئافرەتان کێشەی ئەومان هەیە ئەڵێن گوڵەکە ئاو دەدەین سیسە بێت ئاوی نادەین هەر سیسە بێت ئێمە چۆن دەیبینە بە ڕۆژێ هەر دەڵێن کاکە وڵاسیس بوو دەینینە ژوورەوە دەڵێن کاکە زۆر هاوای پێک و ئێستا ئێمە چی بکەین ینی پێم بڵێ چۆن بتوانین ڕێژەیەکی هاوسەنگی ئاو بۆ گوڵەکان بۆ جارەکانیان لە گوڵێکەوە بۆ گوڵێکەوە چۆن ینی ئامۆژگاری ئێمە خانمانەکەن چونکە بەو گیرە ئێمە خانمان زیاتر بینمان لەگەڵ گوڵ خۆشە بۆی ئەڵێم ئێمە خانمان ئێستاوە گرفتێکە لە ناو خەڵک ئەو گرفتەیان هەیە بەڵام زۆر ئاسانە تۆ ئەگەر کە ئەڕۆی بۆ نەمامگە بزانی چ دارێک چ ڕوەکێک ئەیکڕی پرسیار لە نەمانگەکان یا ئەو کەشانێک کە شارەزان لەوێن پرسیار لێ بکە ئایا ئەو گوڵە ئاوی زۆری دەوێ ئاوی کەمی دەوێ شوێنەکەی دەبێت چ جۆرێک بێ کە ئەو سوالانە ئەو جوابانە وەرگر تۆ 150 ئەتوانی سەرکەوتوبی لە بەخێوکردنی ئەو نەمام و ڕۆکە بۆیە ئێمە کۆمەڵە ڕوەکمان هەیە کۆمەڵە گوڵێکمان هەیە پێویست بە ئاودانی زۆر ناکات تۆ ئەگەر ئەو معلوماتت لەسەر ئەو دارە لەسەر ئەو گوڵە هەبوو ئەتوانی ڕێخستنێکی بۆ ئاودانەکەی بکەیت کە تووشی کێشە نەبی لە بەخێوکردنی ڕۆکەکان ئەو کۆمەڵێک بابەتمەوەی هەمانە لەوانەیە مانگە جارێک پێویست بە ئاودان بکە هەمانە پێویست دەکاتن 2 هەفتە دارێک بەڵام شوێن و جێگای ئەو ڕوەکە ئەو گوڵە کاریگەری دەبێتن لەسەر ئاودان و ڕێخستنی ئاوی گوڵودارەکان کاک حەموود ئەگەر ئێستا هەڵسین باسێکی ئەم گوڵانە و دارانەمان بۆ بکەین چونکە لەو باوەڕەدام چونکە هەمومان لە ماڵەوە یەکێک لەم دانەمان هەر هەیە بە تایبەتی ئەوەی ناوەڕاست ئەو جوێی کەلاتن ئەگەر یەکەم جار لەوە دەست پێکەین باسی ئەوەی ناوەڕاستمان بۆ بکەی ناوی چییە چۆن ئاو دەدرێت لە ژوورەوە بێ لە دەرەوە بێتن من ئێستا هەوڵمدا 2 بابەتی گوڵ بهێنم بۆ ئێرە هی دەرەوە و هی ژوورەوە هەتا بات لەسەر شێوازی ئاودان و چۆنێتی بەخێوکردنی هەم بکەین ئەوانە کە جەنابەت باست کرد جلدل نەمر کە ئەلێرە ئێمە پێی دەڵێن جلد نەمر مەتات ئەریکا ئەوانە گوڵی ژوورەوەن تۆ دەبێت لە شوێنێک دابنێت چیچی خۆری ڕاستەوخۆ بەریان نەکەوێت چکە تەحمل ناکەن ئەوانە هی ژوورەوەنا لە هەمان کاتی دەبێت ڕووناچێکی باش بەرکەوتنیان هەبێتن و هەروەها ئەو خۆڵەی کە تۆ دەتەوێت بەکاری بێنی بۆ ئەو گوڵانە دەبێت بزانی چه جۆرە خۆڵێکە عادەتەن ئێمە پیتمۆس پێرلایت و بەردیلیکا بەکاردێنین بۆ ئەوەی کەشێکی و باشی بۆ بڕەخسێن کە بتوانێت گەشە بکەوە لە هەمان کاتیش تۆ دەبێت وەکو مرۆڤ چۆن پێویستی بە خواردن و خۆراک و ڤیتامینات و ئەو شتانە هەیە گوڵ و دارەکانش لەوە بەدەرنین ئێمە دەبێت ماگانە دەرمانی خۆراکیان بۆ بەکاربێنین ئاسنە NPK و حەسەب گەورەی بچووکی گوڵ و دارەکانە کە ئەو نسبەیە تهدید دەکرێت کە چەندی بۆ بەکاربێنین باشە کاک حەموود ئەو خۆڵاتە بکارینان بەناوە ناوەوەی کاسێدا دەوێت گۆڕینیان هەر ئەوە هەتا مەزن بەڵێ ئەتو ساڵی جارێک ئێمە دەتوانین ئەو خۆڵە بگۆڕین و حتا مەرکانەکان سندانەکە نشی تۆ دەتوانین بگۆڕی بە زۆر گەورە نەکرێت کە تووشی شۆکی ڕەگ بێتن کە زۆرجار هەیە گوڵ دەکڕین ئێمە دەبین لە ماڵەوە دادەنێ مەرکانێکی گەورەی بۆ دادێنێت دوای 2 هەفتە 3 هەفتە دەبینی دارەکەمان سیز بووە بێتاقەت بووە هەڵبژاردننی گوڵدانەکە زۆر تەسیری هەیە و وەکو وتم شوێنەکە و هەروەها ئەو گوڵە ئەو دارە هەڵی دەبژێری پێشتر و پێشەوەی بیکردوا باشترە پرسیاری لەسەر بکەی ئایا چ شوێنێک باشە بۆ ئەو و دەرەجەی حرارەکە و شێوازی ئاودانەکەی چۆنە ئەگەر ئەو شتانە معلومات لەسەر هەبێ پێم وایە سەرکەوتو دەبن لە بەخێوکردنی گوڵەکانی ماڵەوە کاک حەموود ئەمەیان وابزانم ناتوانم هەڵیگرم بەس خۆم تاقی ئەەکەمەوە نا ئەوە نییە قرس نییە ئەمەیان
و ئەوانەی کە گەڵاکانیان سوورە کاک حەموود ئەمەیان زۆر جار قسەیەک هەیە ئەڵێن تۆی چاکە یاخود چاکە مەڕێژە گەڵاکانی سوورتر ئەبێ ئەم قسەیە تا چەند ڕاستە عادەتەن کە بڵێ تەئسیری نەبێت تەئسیرێکەیە چکە هەر شتێکی نەچڕاڵ و تەبێعی تۆ ئەگەر بیهێلەوە بەکاری بێنی ئیسفادێ دەبێتن بەڵام ئێوە بە خۆمان دەرمانمان هەیە کیمیاویمان هەیە بەکاری دەینین کە پێی دەڵێن NPK نسبەکانی فەرقی هەیە تۆ دەبێ بزانی لە چ کاتێک و بۆ چ مەبەستێک بەکاری دەینی ئەو دەرمانانە دەرمانمان هەیە بەس ئیش لەسەر گەڵایەکە دەکات دەرمانمان هەیە ئیش لەسەر ڕەگەکە دەرمانمان هەیە ئیش لەسەر خۆڵەکە ئەکاتن لە هەمان کاتیش دەرمانمان هەیە ئیش لەسەر لە ناوبردنی نەخۆشیەکان و ئەو کەڕوانەکە نەخۆشی لە بۆ ڕەگەکان تووشی ئەبن ئەو دەرمانانە بەکارن کە پێویستیشە مانگانە ئەو دەرمانان بەکاربێت کە بەرگری بکات لە دارەکە لە گوڵەکە لە بەرامبەر نەخۆشی و گرفتەکانی کە توش دەبێت. باش کاک حەموود ناوەوان هەمیاندا ئەبێ گەلێک بەڵام من کشاند یعنی ڕەنگێوێ ڕەساسیە ئەبە ژبەرکێمی ئەوەیان هەر ڕەنگەوە بخۆ هۆیە نا ئەو بخۆ سنفێوی ئاوهایە و ڕەنگەکەشی تایبەت بەخۆیە و گوڵیش دەدا بۆنێکی زۆر خۆشی ناوشی لاڤاندرایە و گوڵی دەرەوەن ئەوانە بۆ گەرما سەرما بەرگری باشیان هەیە لە دەرەوە بەکاریان دەهێنین. کاک حەموود ئەگەر ڕخسەتم بەی ئەم دارە پێم وایە لە ماڵی هەموماندا هەیە ناوی چیە؟ ناوی لابلابە. لابلاب زۆر جار کە گەڵاکەی وای لێ دێت ئەگە هاوکارانم زوومی بکەن ئەڵێن بە مەقاس بیبڕەوە هەندێک ئەڵێن هەر بە یەکجاری لێ بکەرەوە تۆ چ ئامۆژگاریەک بە خانمانە دەی بە مەقەس لێکەنەوە یان گەڵاکەی هەر هەمووی لێکەنەوە کە وای لێ دێت ها هەزەکەی کەمێکی ئەوزیوە خۆی دەبێ بزانی ئەگەر هاوکارانم زوومی بکەن ئەها گەڵاکەی ئافرەتانم کێشەیان زۆر هەیە خۆی دەبێ بزانی ئەو ڕووەکەت ئەو گەڵایە کە زرد بۆ یان کێشە هەیە هۆکارەکەی چێت تۆ ئەگەر هۆکارەکە زانی 150 گرفتەکە چارەسەر کردووە زۆر جار هەیە ئەگەر ڕەنگەکەی زرد بوو یان گۆڕا یان بێتاقەت بوو ئەوە لە هۆکاری لەوانەیە ئاوی زیادەبی ئاوی کەم بێ نەقسی ئەناسوڕی سوغرا کۆبرا بێتن دەبێ هۆکارەکەی بدوێن بەڵام لە هەندێک حاڵەت هەیە لە خوارەوە وەکو ئەمەیان ئێستا گەڵای نوێمان هەیە گەشەی نوێمان هەیە دارەکەمان لە وەزعێکی زۆر باشایە ئەو دار ئەو گەڵایە عمری خۆی کردووە تەواو بووە ئەڕوا ئەبێ لێکەینەوە لەسەرەوە هی نوێ هەیە ینی ئاو هەڕێخستنەوەی دەبێ بۆ یعنی تۆ بەڵێ بە مەقەس نەیبڕنەوە دەتوانی بە مەقەسی بیبڕی وا بیبڕیەوە کە قەدەکەی ئەزیەت نەخواتن یان دەتوانی بە شێوازشی تەندروستی لێشکەی کە دارەکە ئەزیەت نەبێت ئەدی ئەو مەتاتە مەتاتێش زۆر هەڵدەوەری هەرچی بۆ بکەی ئەوانەشی وابزانم هەر وەکو ئەمەی لێ هاتووە وەڵڵە عادەتەن داروبارەکان وتم کە ئەگەر تۆ بزانی چ کاتێک پێویستی بە ئاودانە ڕێخستنەوەی ئاودانی لە بۆ بکەیت دەرمانەکانشی بۆ بەکاربێنی پێم وایە گرفتێکت نابێ چکە ئێمە بە خۆمان لە مەشتەلەکان یان لە مەشارەکە هەیتمان بۆیە ڕێخستنی ئاویان بۆ دەکەین کۆنتترۆلی نەخۆشی و دەرمانەکانیان بۆ بکەین نزبی نەجاحەتمان باشە بەڵام لە ماڵەوە دەبێ ئەو مەراحلانە ئەو هۆکارانە کە باسم دەبێتە گرفت بۆ دارەکە چارەسەر بکرێت پێم وایە زۆر ئاسان و دەبێتە هۆکاری دڵخۆشبوونی خانوانیش کە سەرکەوتوو دەبن لە بەخێوکردنی باشە کاک حەموود ئەس بێگەلە جۆرا دەبین ناوە بەخشێن ماڵاندا لێگەلێک دبرن و جوانکاریە پاشانژی ینی شین نابن ینی بریناوانە غەڵەتە کەزەقەکردنەوەنە غەڵەتە چ مەسەلە خۆی برین زۆر کاریگەری هەیە لەسەر گەشەی دار تۆ دەبێ بزانی لە چ کاتێکی وەرزی ساڵ برین دەکەی و ئەو برینە دەکەی لە چ ئاسێکی ئەو چۆن ببڕێ ئەو برینان دەبێت کەسانی شارەزا بیکەن کە شارەزاییان هەیە لەسەر برینەکە ئەکید ئەگەر کەسێک نەزانی شارەزایی نەبێ دەتوانی ئەو دارەوای لێ بکاتن گەشە نەکاتن و وشک بێ بەڵام ئەگەر لە وەرزێکی گونجاو لە کاتێکی گونجاو تۆ بتوانی برینێکی دروستی پۆ بکەی بە عکسەوە ئەتوانێت گەشەکەی زیاتر بکات و فۆرم و شکلێکی جوان بدەی بە دارەکە کاک حەموود ئەوەی کە یەکەم جار ئەم گوڵانەیان هینا ژوورێ ئەمەم زۆر پێ جوان بوو ئەگەر باسێکی ئەمەم بۆ بکەی هەزەکەم ئاودانی کەم بوێتن بە دڵنیایی و دیارە تەجربەشت هەیە لەسەری بەڵێ ناوی زامبیایە ئاودانی کەم دەوێتن گوڵێکی خۆڕاگر و بە قووەتیشە مانگێت جارێک پێویستی بە ئاودان دەبێت لە هاوینان مانجێ دووجار دەتوانی ئاودان بکەیت بەڵام بە پێی شوێنی گوڵەکە جاری وا هەیە شوێنەکەی فێنکە تۆ دەبێت فەحسی خۆڵەکەی بۆ بکەیت بزانی ئایا ڕتوبەتی هەیە ئەگەر ڕتوبەتی هەوێ پێویست ناکە قەلق بێ یان نیگەران بی سەبارەت بە ئاودانێ بەڵام ئەگەر
وشک بوو یان هەز بە فەحسکردنی خۆڵەکە ئەگە سەیری کرد وشکە و پێویست بە ئاودان دەکات دەتوانانی ئاودانی بۆ بکەیت دیاری بۆ من وانە پێشکەشی دەنافتان ئێستا هەفتەی چەند جار ئەمە ئاو بدەم ئەمە بە پێی شوێنی جێگای ئەو گوڵەکە تۆ دایدەنێ دەگۆڕێ بەس ئێستا لە زستانە مانگە جارێک بەسە مانگە جارێک بەرخۆر بەیان بەرخۆر نەبێت دەبێت ئەوە گوڵی ژوورەوەیە دەبێت لە ژوورەوە بێ لە شوێنێک بێ ڕووناچێکی باش ئەگەر ڕووناچی زۆرش نەبێ ئەو گوڵی زامبیا بە قووەتە بەڵام لە شوێنێک بێ عادەتەن ڕووناچێکی باشە بێ ئاودانیشی کەمیشی پێویستە لە مانگە جارێک بکری لە زستانان ئاودانێکی باش دەبێت باشە کاک هەموو دێرینە بخۆرتی ئەوە کرە دیاری بخۆ گوت وازمەتە پێشکەشی جەناویان کاک هەموو بەسەندێ بووم کە چەند جۆرێن گولان و داران وێداویە ئەنی لە هەرما کورسان هاتی نەچاندنش دەربای هاتبن کوبرمە لە هەرما کورسان هات بن لێ دەربە ئینا بن هاوردەکردبن وەڵا عەدەدەکان زۆرە ناتوانانی تهدیدی بکەیت بەڵام بەپێی ئەو تەجربەی ئەو چەند ساڵەکە ئێمە هەمان بۆ لە مەشروعەکان لە پرۆژەکان بەکارمان هێناوە بۆمان دەرکەوتووە چ نەوعدارێک و چ گوڵێک گونجاوە بۆ کەشەهەوایی کوردستان و عێراق عام ئیش لەسەر ئەوانە دەکەن عادەتەن چکە هەموو دار و گوڵێک عەفوان تۆ ئەوە نیە بڵێ جوان بێ من بێهێنێن بیچێنن بەڵام کە دوای بەرگەی گەرما ئێرە نەکچکە کەشوهەوای کوردستان تۆزێک گەرمە ناتوانێت هەموو شتێک لە وڵاتانەوە داخل بکەین. کاک هەموو تاتا دێ ئێرەوە باسی ئەوە بکەین پرسیارێکترم هەیە وا بزانم لێرە ئامادە نیە دارێکترە پێڵێن بامبوو ئێستا لە هەموو ماڵێکدا هەیە لە وەکو بڵین گوڵدانێکی درێژا و ئاویتیەکەن و ئێستا زۆر داواکاری لەسەر ئەگەر باسێکی ئەوەمان بۆ بکە اینجا باسێکی ئەمەمان بام بۆ گوڵێکە کە لە ناو ئاو دەتوانی دایبنی و هەروە لە ناو خۆڵیش دەتوانی بیچێنی بەس عادەتەن زۆربەی لە ناو ئاوە ئەوش بە هەمان شێوە شوێنێکی دەوێتن تیشی ڕۆژ ڕاستە خۆ لێی نەداتن لە شوێنێک بێ ڕووناچێکی باشی هەبێ و عادەتەن ئێمە دەرمان هەیە قەترە هەیە مانجی یەک دانە لەو قەترە دەتوانێت لە بنی بکە وەکو خۆراک و خۆراکەکەی خۆشی لە ڕێگەی ئەو ئاوەوە وەردەگرێت و دەتوانێت هەڵبژاردەیەکی باش بێ بۆ ناو ماڵەکان داری بامبۆ ئەدی بامبۆ بۆچی هەڵێن ئەبێت تاک بێتن وەڵڵا عادەتەن ئەو سوالە دەکرێتن لەبەرەوە سنفەکەی وایە کە دەڵێن تاک دایبنێن گەشەکەی باشتر دەبێتن ڕێخستنی خۆی لەگەڵ یەکتر گونجاو وەڵڵاهی من قەناتێکی وان پێ نییە بەس وا دەڵێن بەس من خۆم شخصی قەنات و پێ نییە چکە دارە باشە ئەگەر خزمەتکردنەکە دروست بێ گونجاو بێ شوێنەکەی گونجاو بێ پێم وایە پەیوەندی بە تاک و کۆ نییە باش کاک حەموود دەبەس هەندێک جوان گولان کرد و دناوە ماڵە دێنە چاندن و گەشەکردنەوە هەوای سپلێتان و بەریدان چەند تەسیل سەر گەشەوانەیە مرۆڤانش توش نەخۆشییان دەکەن ئەکی زۆر تەسیراتی دەوانەیە خراپە بێ دەتوانێت تەسیراتی باشە بۆ نمونە لە شوێنێک کە زۆر ساردا ئێستا ئێمە لە نەمامگەکان ئەو وەختانێک کە سەرما دێ دەرەجەی حرارەکان کەم دەبێتەوە ئێمە خۆمان سبلیتیان بۆ داگیسێنێن هەتا ئەو دەرەجەی حرارەکە کە نزم بووە یعنی لە ڕێنجێک ڕای بگرین بە هەمان شێوە ئەگەر تۆ لە کاتەکانی گەرما تۆ بێ سبلیتی گەرما بۆ داگیشتێنێ ئەکی زەرەری پێ دەبێت و دەرەجەی حرارەکە زیاتر دەکەیت دەبێت عادەتەن لە دەرەجەی حرارەکانی 18 هەتا 27 زیاتر تێ نەپەڕێن چکە دەبێتە هۆکاری ئەزیەتبوون و تێکچوونی گوڵەکان کاک حەموود ئەگە باسی ئەمە بکەین ئەمە نوتت ناوی چی بوو؟ ناوی ئەریکایە ئەلیکا ئەو ناوە ناسکە خۆشە وەکو تۆ بڵێ لەبەر ئەوە لیان نەنابێت لەبەر پەلکەکانی؟ دەکرێت لەسەرەوەی بەس ناوی ئەلمیەکەی ئەریکایە بە هەمان شێوەش گوڵێکی ئیژوورەوەی پێویستی بە ڕووناچێکی باشێ ناتوانانی ئەوە لە دەرەوە بەکاری بێنی گوڵێکی ناجحە ئەی چەند ئاوی بدەین ینی ئەوەش بە هەمان شێوە ئێمە ناتوانین شێوازی ئاودان ڕێخستنی ئاودان تهدید بکەین بە پێی شوێنەکە ئەگۆڕێت تۆ دەبێ بزانی ئەو شوێنەکە دای ئەنێ پێویستی بە چەند جار ئاودانە بەڵام وەکو ئەو کە تەجوبیاتمان هەیە لە مانجێ دووجار ئەگەر بتوانانی ئاودانی بۆ بکەی گونجا بەڵام لەگەڵ شوێنەکە دەگۆڕێت شوێن هەیە لەوانەیە فێنکە پێویستی بە ئاودانێکی زۆر نیە لەوانێ مانجێ جارێک پێویستی لەوانەشە مانجێ دووجار پێویستێت دەبێ فەحسی خۆڵەکە بکەی بزانی ئایا پێویستی بە ئاودانە اینجا تۆ دەبێ ئەو کارە بکەین ناتوانانی ڕاستە و خۆ یەکسەر بڵێ ئەوە هەفتەی دووەمە دەبێ ئاودانی بۆ بکەم نە پێش هەر ئاودانێک تۆ دەبێ فەحسی خۆڵەکە بکەی ئایا ڕوتوبەتی کەمە یان زۆرە باشە سەبارەت بە ئەوێ بامبۆی گەلێک دەبێژن گەلێک حساسە بێت وەکی چاوەخوا گرنگێ پێ بدەیت ئاواوەگەت بێت ینی وەخت بێت ئاو بدەیت چ بۆ هەیەوان ئەگەر نەدێ وشک بێتن بە من هەموو دار و گوڵێک حساسە چونکە ڕوحی لەبەرە هەر شتێک کە ڕوحی لەبەر بوو پێویستی بە گرنگی دانا وەکو مرۆڤ
کە دەبێت گرنگی بەخۆی بدا ئیحتیمام بەخۆی بدا دار و گوڵش هەمووی وایە چ بامبۆ بێت چه هەر شتێکی ئەوانەی دەرەوەش بێ تۆ دەبێت گرنگی پێ بدێ و بە هەست و سۆزەوە دەبێت لەگەڵ گوڵ تعاملت هەبێ. بجاکە هەمووتە ئیزافە سەر قسەن هەفکاری من زۆر جار دەڵێن بە تایبەت بامبۆ دەڵێن ئەگەر لە ماڵەوە ئاژاوە بێتن ئەویش سیسە بێتن ئەگەر خێزانەکە دڵخۆش بێ ئەویش دڵخۆشە بێ بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ هەموو درەختەکان بۆ هەموو ئەو گوڵانەی لە ماڵەوە دەڵێن ئەگەر گۆرانیان بۆ بڵێیت ئەگەر قسەیان بۆ بکەیت ئەوە زیاتر گەش ئەبێت ئەمە ڕاستێکی بۆ هەیە ڕاستە شتە ڕاستە من حتا ڕسێچێک هەبوو کردمان لەسەر ئەو مۆزووە ئەیانت ئەگەر لەسەر گوڵەکان لەسەر گەڵای گوڵەکان بنووسێت تۆ جوانی هەستێکی باشت هەیە خۆشەویستی ئەو گوڵە گەشەکە وزە وەرەگرێ و حتا وزەش دەداتەوە چواردەوەکەستان ینی ئێمە گوڵمان هەیە دارمان هەیە وا دەکات کە نزبەی با نزبەی دەنگ ئەو شتانە کەم بکاتەوە یان کاریگەری دەبێتن ئەو مۆزوعەکە جەنابەت باز کرد. ینی تەگوت ئەگەر ئەسم سەر بنووسی تۆ جوانی تۆ ناسکی ئەو شتانە کاریگەری ڕیسێرچ بووە کە کراوە تویانە تەسیراتی دەبێت کە تۆ وزە بدەی بە گوڵەکە ئیحتیمامی پێ بدەی خۆشەویستێکی بدەی ئەکید تەسیراتی ئەنێرژی گوڵەکەش بەرامبەرەکەت دەبێت. بۆ هەمی جوورین گوڵ و دارەوان بەس هەندێکن تایبەت وەڵا عادەتەن ئەو قسەیە لەسەر چی دێتن کە تۆ ئیحتیمامی پێ بدەی گرنگی پێ بدەی و ینی بتانی عیلاقەتێک بینی خۆت و گوڵەکان دروست بکەیت کە وزەیەک بدەی بە گوڵەکە کە ئەویش هەست بەوە بکات تۆ گرنگی پێ بدەی ئەکید ئەویش وزەیەکە بەخشێتە چواردەوەرەکە. کاک حەموود کۆتا ئامۆژگاریت بۆ ئافرەتان چۆن ئاگەیان لەو گوڵە جوانانە بێتن چیان پێ ئەڵێ کە بوێتە هۆی سوود بۆ خانومان سوودی لێوەربرن ئاگاداری زیاتری گوڵەکانیان بن ئەگەر بە کورتی. باش خۆی لە بدایەتی باسەکەشمان باسم کرد هەر گوڵێک هەر دارێک هەر نەمامە کە دەکڕن بۆ ماڵەوە باشتر وایە پرسیار بکەن ئایا چەند ئاوی پێویستە و شوێنەکەی دەبێت شوێنێکی چۆن بێتن هەتا تۆ بتانی لە ماڵەوە لەسەر ئەو ڕێنمایانە کە لە نەمامگەکان لە کەسانی کە پەیوەندیان هەیە بۆ بوارەوە بتانی بە خێوی بکەی و سەرکەوتنت هەبێت لە بەخێوکردنی دار و گوڵەکان و لەلایەنی دارەکانشەوە دەبێت گرنگجییان پێ بدرێتێ یەکسەر جەماعەتوان نیگەران نەبن لەسەر دارەکان یا گوڵەکان پێویستی بە ئاودان نە با هۆکارەکەی بزانین کێشەکەی چییە اینجا دەتوانن ئاودانی زیاد یا کەمی بۆ بکەن. هەموو ساڵار ئەندازیار هەمدیسان خودی کۆمپانیا کینگ ئۆف دە گاردن لاڤاستیا بەیانی 24 میوانێ مەبوو gelek spas bû bêmetan bexşî destan xweş. Belê derîn êcan bi vî awê hatine dumahiya bernameyê îroyê beyanî 24 heya rojeka din rojeka pirxweş û bereket ji bo hamiya dixwazim xatira. Digel van gulên ciwan ez sî dixwazim jiyana we jî heliya gul û pirrengînî bîtin heta sibahî xwedê digel hewa bîtin.